سڵاتان لێبێ و بانیتان باش هاانە ڕزگارم خۆشحاڵم لە بەرنامەیەکتری بینی باشکوردستان بەیەوە شادمەوە بێگومان بەرنامەی بینی باشکوردستان بەڕێگە و بابەتی جیاواز لەخۆ دەکرێت لەگەڵ هەبوونی وەک هەمیشە دوو تۆری سەرکی ئەمڕۆژ دوو تۆرمان بۆ ئێوە ئامادە کردووە لە تۆریەکەمدا ئاماژە بۆ کەمپینی نارتیەکەین کە بۆ مای هەفتەیەک بەردەوام دەبێت بۆ کۆکردنەوەی کۆمەک و هاوکاری بۆ توشبانی شەرپەنجە لە نەخۆشخانەی هیوا کە بتوانین لە ڕێگەی ئەو کەمپینەوە کە ئێمە وەکو ئیدار و سافیە نارتی ڕایگەیاندووە بتوانرێت هاوکاری لەلایەن خێرخوازان یاخو سەرمایەداران و هاوڵاتیان کۆ بکرێتەوە یارمەتی ئەو ئازارومێنێتی و هەروەها دابینکردنی تێچووی ئەو دەرمانەی و باز دەکرێت کە گرانە بۆ توشبانی شەرپەنجە ئەمڕۆژ باز لە دۆخی دەرونی ئەو توشبان و نەخۆشانە ئەکەین ئایا لەگەڵ ئەوەی کە چارەسەر وەردەگرێن تا چەند گرنگە دەرونیان تێیدا پەیڕۆ بکرێت و لە ڕووی دەرونیشەوە چارەسەر بکرێن لێرەدا خێزان کۆمەڵگا تا چەند ڕۆڵی هەیە ئایا ئەوان کە بەشێکیان لە ڕووی دەرونیەوە تووشی قەلەقی و سترێسە بن لە ئاکامی زۆر بیرکردنەوە یاخود دەوروبەر کاریگەریان دەخاتە سەری مامەڵی خێزان لێرەدا بە ڕۆڵی یەکەم چۆن دەبێت لە هەمان کاتە کەرتی تەندروستی و کەرتە خزمەتگوزاریە تەندروستیەکان لێرەدا بێت چۆن ڕۆڵ ببینێت کە بتوان لە ڕووی دەرونیشەوە ئەو ئاکامی بیری زۆر بیرکردنەوە و سترێسە لە نەخۆشەکاندا کەم بکاتەوە چۆنێتی مامەڵەکردن لەگەڵیان بەگشتی ئەمە تەوەریەکەمان دەبێت لە ڕووی دەرونیەوە لەگەڵ میوانەکەماندا دوێن وەکەمیشە بەرنامەی بینی باشکوردستان تۆڕی پامنێرانی ئامادەیە بۆ گواستنەوەی کار و چالاکی و زانیاری و پێشهاتەکان لە تەوری دۆمدا باز لە پێدانی دەرزی گەشە یاخود بەکارهێنانی دەرزی گەشاکەین بۆ منداڵان دەپرسین ئاخۆ دەرزی گەشە چۆن بەکارێت ئایا ئەو منداڵانێک چین کە بۆیان بەکاردی کە باز لە دەرزی گەشەی منداڵ دەکەین ئایا گەر منداڵێک پێویستی پێی نەبێت لەسەر خواستی دایک و باوکان پزیشکان بۆی بەکاردێنن گەر بێت و بۆی بەکار بێت زیانی لاوکیەکانی چین چ منداڵێک دەکرێت پێویستی پێ بێت و لە تەمەنی چەنەوە گەر منداڵێک پێویستی پێی بێت بەکاردێت بەشێگەڵێن لە تەمەنی 4 ساڵەوە ئێمە دروستی ئەمانە لە میوانەکەمانە پرسین لە هەمان کاتدا تا چەند دەرزی گەشە سوود و ئیسفادەی ئەبێت بۆ ئەو منداڵە دەکرێت لە بری دەرزی گەشە ستەمی خۆراکی خۆ و خۆراکی تەندروست بۆ ئەو منداڵە بدرێت و بتوانێت گەشەیەکی تەندروستی هەبێت لە تەمەنیدا کەواتە ئەو خۆراکانە چی دەبن بەگشتیش ئەمەش تەوەری دۆممان دەبێت هەمیشە دەستپێکی بەرنامەی بانی باشکوردستان بە هاڵ و زانیارەکانە مێژ هاڵ و زانیارەکانتان بۆ ئەگواسمەوە دژی کەمی پێدانی کارەبای نیشتیمانی بەشێک لە دانیشتوانی کۆمەڵگەی بەردە قارەمان گرتبوونەوە ئەو حاڵەتیانە لە بەردەم وێزگەی دابشکردنی کارەبای کۆمەڵگەکە گرتبوونەوە و ناڕەزاییان دەربڕی و باسییان لەوە کردووە سەرباری نزیکیان لە وێزگەکەەوە بەڵام کارەبای نیشتیمانیان زۆر کەمە خۆپشاندەرانی بەردە قارەمان ئەوەشیان وێت وێزگەی کارەبا و کارگەکانی سنوورەکان هیچ سوودێکیان بۆ ئەوان نییە و بەڵکو ئەو کارگانە بوونەتە بارگرانی بەسەر پشکی کارەبای نیشتیمانیەوە لە بەرامبەردا ئیسماعیل ئەحمەد بەڕێوەبەری ناحیی بازیان بێنارتی ڕاگەیان سیستمی دابشکردنی کارەبا بە شێوەی ناوەندی و بڕیارەکان لە هەولێرەوە دەدرێت و تیشی بەهۆی تاقیکردنەوەکانی خوێندکارانەوە بەرنامەی پێدانی کارەبا تەنها لەسەر بەیانی هەبووە باسی لۆش کردووە بەهۆی ئەوەی یەکێک لە مۆلیدە ئەهلیەکانی شارۆچکەکە لە کار کەوتووە بەشێک لە حاڵەتیان کارەبایان نییە ئەوش لە کاتێکدایە کە دوێنێ دووەم ڕۆژی وەرزی هاوینە و کارەبای نیشتیمانیش بە ڕێژەیەکی بەرچاو کەم بووەتەوە کە پێشتریش وەزارەتی کارەبا بەڵێنیدا بوو لە زووترین کاتدا کێشەی تەکنیکەکەی وێزگەکانی بەرهەمهێنانی کارەبا چارەسەر دەکەن ماوەی 30 ساڵە بەرپرسانی هەرێم بەڵێنی چارەسەری کێشەی کارەبا دەدەن بەڵام تا ئێستا نەتوانراوە کارەبای 24 کاتژمێری دابین بکرێت ئێوارەی ڕۆژی ڕابردوو ئاگرێک لە بەشێک لە سنۆبەرەکانی ڕێگای سلێمانی تاسوجا کەوتەوە بەڵام پێش تەشەنەسەندنی لەلایەن چەند شۆفێرێکەوە کوژێنرایەوە شاید حاڵێک گرتە ڤیددیۆی کاتی ئاگر کەوتنەوەکەی بۆ نارتی ناردو و باسەوە دەکات کاتێک چەند شۆفێرێک ئاگرەکە دەبینن بە کەرسەی سەرەتایی ئاگرەکە دەکوژێنەوە لە ماوەی ڕابردوودا چەند جارێک سنوبەرەکانی سەرڕێگای سلێمانی تاسوجە سوتاون و بۆیە گومان دەکرێت بەمبەست ئەو ئاگرە کرابێتەوە تاکو و زەویەکەی بۆ دروستکردنی پرۆژەی بازرگانی چرخان بکرێت بەرپرسانی شارەوانی سلێمانیش ئەوە ڕەت دەکەن و باز لەوە دەکەن شوێنی دار سنۆبەرەکان ناکرێت بە هیچ پرۆژەیەک وا دیارە یەکێتی ئەوروپا ڕایگەیاند بڕیاریاندا تیمێک بۆ چاودێریکردنی هەڵبژاردننی پێشوەختەی ڕەوانەی عێراق بکەن بەمەش هەوڵە نێودەوڵەتیان بۆ چاودێری پرۆسەکە فراوانتر دەبێت
یەکێتی ئەوروپا لە ڕاگەندراوێکدا ئەوشی خستۆتە ڕوو ئەوان پاڵپشتی خۆیان بۆ هەوڵەکانی حکوومەتی عێراق دووپات دەکەنەوە لە پێناو ئەنجامدانی هەڵبژارنێکی پاک و بێگەرد کە لەلایەن عێراقیەکانەوە بەڕێوە ببرێت. لە ڕاگەندراوەکەدا جۆزێپ بۆڕێڵ نوێنەری باڵای یەکێتی ئەوروپا لە سیاسەتی دەرەکی و کاروباری ئاسایش پاڵپشتی یەکێتیەکەی بۆ ئەنجامدانی هەڵبژاردننی داهاتوو لە عێراق دووپات کردوتەوە بڕیارە لە دەی تشرینی یەکەمی ئەم ساڵدا هەڵبژاردننی پێشوەختە لە عێراق بەڕێوەبچێت و چەندین لیست و هاوپەیمانی سیاسیش ناوی خۆیان بۆ هەڵبژاردنەکە تۆمار کردووە. هاوکات بڕیارە ئەم هەڵبژاردنە بە چاودێری نەتەوە یەکگرتوەکان و چەندین وڵاتی دیکە و ڕێکخراوی جیهانی بەڕێوە بچێت. دادگای دهۆک سزای ساڵێک و 2 مانگ زیندانی بەسەر ڕۆژنامەنووسێک سەپاند کە ماوەی 8 مانگە لەگەڵ ژمارەیەک چالاک و ڕۆژنامەنووسی دیکە دەستگیر کراون. ڕێڤین یاسین پارێزەری خۆبەخشی کەسی سزادراوان و ڕاگیراوەکانی باتینان بێناڕتی ڕاگەیان 6 کەیس لەسەر ئومێد بەڕۆشکی لە دادگای دهۆک تۆمار کراوە. پرۆسەی دادگایکردنی 3 کەیس تەواو بوو و 3 کەیسی دیکەش دواخراون وتیشی لەسەر 3 کەیسەکەی یەکلایی بۆتەوە. لە 2 کەیسدا بۆ هەریەکەیان ماوەی 6 مانگ زیندانیکردن سزادراوە لە کەیسێکی دیکەشدا بۆ ماوەی 2 مانگ زیندانیکردن سزای بەسەردا سەپێنراوە کە سەرجەمیان دەکاتە ساڵێک و 2 مانگ. ئاماژەی بۆش کرد بە تۆمەتی خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردن ئەو سزایە بەسەر ئەو ڕۆژنامەنووسانە سەپێنراوە کە پێشتر لە تۆڕە کۆمەڵایەتیەکان نووسین و ڕخنەی دژی دەسەڵات بڵاو کردوتەوە. مانگی شوباتی ئەمساڵیش دادگایەک لە هەولێر سزای زیندانی 6 ساڵی بەسەر 5 چالاک و ڕۆژنامەنووسی بادینان سەپاند. سزاکەش کاردانەوەی ناوخۆی و دەرەکی لێکەوتەوە. وەزارەتی دەرەوەی ئەمریکا ڕایگەیاند ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستان لە ژێر هەڕەشەدایە و لەو بارەیەوە داخستنیە ناڕتیش بە زەقترین پێشەرکاری دایناوە. وەزارەتی دەرەوەی ئەمریکا راپۆرتی ساڵانەی خۆی لەسەر ڕەوشی مافەکانی مرۆڤ بڵاو کردو و تێیدا هاتووە. هەرچەندە ئەنجومەنی دادوەری کوردستان لە ڕووی یاسایی و دارایی کارگەڕیەوە سەربەخۆیە لە وەزارەتی دادی حکوومەتی هەرێم. بەڵام سەرکردە باڵاکانی حکوومەتی هەرێمی کوردستان کاریگەریان هەبووە لەسەر کەیسە هەستیارەکان لە ڕووی سیاسیەوە بە پێی زانیاری راپۆرتەکە ئەو ڕۆژنامەنووس و چالاکوانانەی لە هەرێمی کوردستان ڕخنیان لە دەسەڵات گرتووە و بەشداری خۆپیشاندانەکانیان کردووە ڕوو بەڕووی هەڕەشە و دەستدرێژی بوونەتەوە لەبارەی ئازادی ڕۆژنامەگەری و میدیاشەوە. راپۆرتەکە ئاماژەی بۆ کردووە یاسای ڕۆژنامەوانی لە هەرێمی کوردستان دەسەڵاتی نەداوە بە حکوومەتی هەرێم بۆ داخستنی کەناڵەکانی ڕاگەیاندن. بەڵام لە مانگی 12 ساڵی ڕابردوو حکوومەتی هەرێم ئۆفیسی رادیۆ و تەلەڤیزیۆنی NRT داخست. ئەوەش بەهۆی ڕووماڵی کەناڵەکە بۆ خۆپیشاندانەکان. ئەمە گرنگترین هاوڵ و زانیارەکان بۆ ناوبڕێک و ئەگەڕێنەوە. گوێدرێژێک وا دەکات لە ئەمریکاوە بانکهێش بکرێت. من لۆتان دەمرم. بۆ گوێبیستی ئەو گۆرانیانە بێنێمە. سۆنیا پڕەسلی پایسە. بۆچی بڕیاری هاوسەرگیریت سەیرترین بڕیاری ژیانە بوو؟ هەموو پاسپۆرتەکانم دران. کلیپی کوردستان باس لە سربەخۆییەکە بێکمان. ئەی بۆچی لە کاتی ڕفراندۆمە هیچ گرنگی بەم کلیپە نەیرایە؟ ئەنجا وەرە ئەو کەرەی لەو قوڕێ دەربینە. مۆدێڵ ئەهلی فیلەر و بۆتۆکس نابی خەڵکی غەڵەت بکێ پاڵەوان کە جی کلاسێک دەبین دەرێم ئەو جی کلاسە باید 2 کلیپی منە. پەراوێز خراببوو یاخود خۆت ستۆپت کردبوو؟ ساحە نامێ بە کەس چۆکەم. ئەکیدی ئۆتۆمبیلەکەت بە دیاری وەرگرتووە؟ ئەوە حەزیان لێ قسەم لێ دەربینن بینەرانی خۆشەویست ئەوە دوایە بەس ناک مەنتاژی بکەن بەو شەرتەی. تەوری یەکەمی بەرنامەی بەیانی باش کوردستان لەگەڵتان دەست پێدەکا لە تەوری یەکەمدا ئاماژە بە دۆخی دەرونی توژبانی شێرپەنجاکەین لە نەخۆشخانەی هیوا و بەگشتی ئەوانەی کە توژبوون چۆن دۆخی دەرونیان بڕاوێتەوە. بۆ ئەمە بەستەوە گفتوگۆی زیاتر بە میوانداری دکتۆر خالید مەریزی پسپۆڕی دەرونی و مامۆستای زانکۆ. سڵاو لێبێت دکتۆر، بەیانی و باش، سپاسەوەی لە تەوری یەکەمی بەرنامەی بەیانی باش کوردستان لەگەڵ ئێمەدا بەشداری. سپاس بۆ تۆش.
دکتۆر ئەمە بزانم لە سەرەتا بەشێکی گشتی تا چەند لە ڕووی دەرونی و دۆخی دەرونی ئەوانەی کە توشبووی شێرپەنجان کاریگەری لە سەریاندا هەیە لە ناخ و سایکۆلۆژی ئەو تاکەدا. بەڵێ سوپاسان دەکەم. بسم الله الرحمن الرحیم. ئەمە بەڕاستی برێن لە بواری دەرونی کاتی یەکێک نەخۆشی دەرونی دەبی گرنگترین شداوەیە پێی دەگوترێت ئێجوکیشنەڵ کاونسلینگ یان با بڵێن پەروەردەی ڕێنمایی پەروەردەیی ئەو کەسەی کە نەخۆشەکە دەبی هەروەها ئەوەی کە خێزانەکەشیتی ئەوە گرنگە خاڵێکی گرنگە تەوان ئەمن لایانی با بڵێن وەکو طبی و نوژداری ئەوەی باس ناکەم تەنها لایانی دەرونیەکەی باز دەکەم. ئەو خاڵی کە پێویستە زۆر گرنگە کەسەکەیە و هەروەها ئەو کەسانی کە لەگەری دەژین دەبێ ئاگادار بکرێنەوە بە جۆری نەخۆشیەکە وەروە ئاستی نەخۆشیەکە خۆشتان دەزانن ینی مەسەلەن شێرپەنجە دەرەجەی هەیە و ئاستی هەیە ئەگەر بێت و مەسەلەن بە شێوێکی تاوا بڵاو بێتەوە و هەروە پێی با ڕاپۆرتەکانی نوژداریان پزیشتی کە مردنی نێزیکبی ئەوە جیاوازە لەگەر ئەوەی کاتی لە سەرەتای بۆ عیلاج وەرگرتن ئەوانە بەڕاستی دابش دەکرێنە سەر چەند قۆناغێک سەرەتا ئەوەیە کە چۆن بکرێ نەخۆشیەکەی پێ بناسیێنی ینی نەخۆشی شێرپەنجە چیەوە هەروە ئەگەرەکانی چیەوە چۆن ڕوبەڕووی دەبینەوە لە ڕووی دەرونی تەمان ئەوە خۆی ئەگەر هات و منداڵ بوو یان ئەگەر هات و نەخۆشی بێزگە لە شێرپەنجە نەخۆشی دەرونیشی هەبوو ئەو کەسە پێویستە ینی خێزانی ئاگاداری بۆ نمونە هەندێکیان هەیە ڕەت دەکەنەوە ئەسڵەن عیلاج وەرگرن ئەوانە منداڵیش وەنین تەوان گەورەش وایە لەبەر چەند هۆکارێکە هۆکارەکە ڕەنگە لەوانەیە کۆمەڵایەتی بی لەوانەیە هۆکارێکە هۆکارێکی زیاتر کۆمەڵاتێکەیە ئەوەیە کە ناوێت ناو خەڵک دان پێدا بنێ و نەخۆشی هەیە وارووا بە تایبەتی کاتی عیلاجی کیمیایی وەردەگرێت مووی سەر و چاوی نامینێ زیاتر بەنسبەت پیاوان ئەوانە کێشیان دەبین ئەوانە پێویستە بەڕاستی ئامۆژگاری تەواوی ڕێنمایی تەواوی خێزان بکرێت دەربارەی نەخۆشیەکە و چۆنیتی ڕەفتارکردن خاڵێکیش هەیە بڕاستی ئەویان زۆر گرنگە ئەویش ئەوەیە پێی دەگوترێت موتیڤیشنەڵ ئینتەروینگ واتە هاندان بۆ ئەوەی بچێ نەخۆش ببینێ بەشێکی زۆرمان ئەوانەی کە تووشی نەخۆشی دەبن لەبەرەوەی کە لە پور نییە لایمە نەبوویتە کەلتور نەبوویتە نەرید بچێتە لای دکتۆر ڕەت دەکاتەوە بچێت من نەخۆش نیم ئەوانە دەبێ ڕێنمایی بکرێن واروە هاندانیان بۆ بکرێت چەند دکتۆر ببینن ئەوانە هەموو کێشەکانن یەکی لە کێشەکان کێش ئەوەیە هەر وەرگرتنی خودی عیلاجەکەی مەسەلەن بۆ نمونە ئەگەر هاتوو منداڵێک خوانەکە تووشی ئەو نەخۆشی بوو ڕەنگە بە ئازاربی یان ترسا یان گوێی لێ بووە ئەو بابەتانە نەچێت دەرمان وەرگری دەبێت خێزانەکەی ئاگادار بکرێتەوە چۆن دەرمان وەرگری کەی دەرمان وەرگری بەڕاستی ئەوە پێویستە تیشی زۆر بخرێتە سەر ئەوانەی کە کار دەکەن یان ئەوانەی کە خوانەکەیەکێک لە ئەندامانی خێزانی دووچاری ئەو نەخۆشەی دەبێت. بەڵێ بە قسەکان تا ئەمەژت بە ناساندنی نەخۆشیەکە کرد بۆ ئەو کەسەی کە توش بە ئەوی تووشی شەرپەنجە بووە ئەمە تا چەند گرینگە کە تۆ نەخۆشیەکەی پێ بناسیێنی بڵێ نەخۆشیەکی بەم جۆرە بۆ قۆناغانە تێپەڕێ بەم جۆرە چارەسەرکرێت ئەمە دەکرێت لە سترێسی خەمۆکی یاخود لە ڕووی دەرونیەوە تۆزێ ساڕش بێ دەرونی یاخود بەشێکیان بازەوە دەکەن ئەگەر بێت و خێزانەکانیشان بزانن لە خودی نەخۆشەکە خۆی ئەشارنەوە ئەڵێن با تووشی دەرونی نەبێت ئەمە کامیان دروستە؟ واللهی دەزانیت ئەمە توێژینە شتێکمان بەدەستەوە نێ بڵێن وڵات چۆن دەکرێت چۆن دەبێت چکە کۆمەلگای کوردی کۆمەلگایکی تایبەتە ئەمە موسڵمانین ینی بەگشتی تقریبەن ئەو خاڵە گرنگە چۆن دەکرێت تەمان دەبێت خێزانەکەی دەبێت بزانی دەبێت بزانی چۆن ڕەفتاری لەگەڵ بکە دەبێت چۆن بزانی با بڵێن نەخۆشەکە ئاگادار کاتەوە بە هەنگاوی چونکە لە کۆتایی نەخۆشەکە هەر دەزانی ئەو نەخۆشەیە چکە چونە خەستەخانەی نەخۆشی هیوا خۆی لە خۆیدا تەمان نەخۆشی هیوا و نەخۆشی نانەکەری لە هەولێرە هیوادار ئینشاءڵڵا خوا هەمووان بپارێزی و ئەگەری ڕوژ لەوێ دەکای ئینشاءڵڵا شفای بۆ بێ ئەوە خاڵەکە لێرە ئەوەیە ینی دەبێت خێزانەکەی بزانی زانیاری هەبی ئەو نەخۆشیەتیە ئەو نەخۆشیەشی ئەوەندە ترسناک نییە ڕاتان هەری ڕێژەی مردنی شێرپەنجە بە پلەیەک نایە لە جیهان نەخۆشی دڵ بە پلەیەک دێ مادە بێهۆشکەرەکان بە پلەیەک دێن حادسەی سیارە لە کوردستان زۆر بەرزەوە وەختی کەرەنتینێ تۆزە کەم بووە گەنە ئەوە زۆر بەرز بوو بەڵام بەنسبەت خودی نەخۆشەکە بەڕاستی دەبێت لە کۆتایی پێ بگوترێ بەس بە تەدەڕوج یەکەم جاتمان مادام ئەمە ینی ملەتێکی موسڵمانین بەگشتی ئەوەیەکە ئاگادار بکرێتەوە ئیبتیلایە خوا ناردیتی دەبێت سەبر بگری ئارام بکرێت بۆ ینی ئەو خاڵە زۆر گرنگە چونکە لایانی دەرونی لایانی ڕۆحی لایانی دینی زۆر گرنگە لۆ ڕوبەڕووبوونەوە جۆرە نەخۆشیان چونکە شتێکە مەسەرم پێدرن ئیمیون سیستم یعنی واتە سیستمی بەرگریکردن
زۆر بەرز دەکاتەوە ئەگەر هاتوو ئینسانێکی دیندار بوو ڕای بەخوای هەبوو کەخوا نەخۆشیەی بۆ ناردێ وەکو دیاری دەبێت سەبری لەسەر بگری ئارام بگری ئەو خاڵانە زۆر گرنگن ئەوانە دەبێت بەڕاستیانی وەکو لە بیدات باسمکردن پەیوەندی بە ڕێنمایی پەروەردەی هەیە یعنی ئەو ماڵە پەروەردە بکرێت لە ڕووی ڕێنماییەوە چۆنەتی ڕفتار دەکات چۆنەتی تەقبولی و کێشەی دەکات تەمان خۆش نییە ینی چونکە ئەو دەرزیە بە تایبەتی ئەگەر چالەسەری کیمیاوی زۆر بازارە واروها کێشی لەدەست دەدا جوانی لەدەست دەدا شکلی لە گۆڕێ ئەو شتان نەبی بەڵام دەکرێت ئەوانە مەسەرەن ئەو وەزارەتی تەندروستی یان وەزارەتی پەرۆدە بە هاوکاری یەکتری یان وەزارەتی خوێندنی باڵە یان وەزارەتی ئاوقاف وەزارەتی ڕاگەاندن یعنی هەموو کەسێک نامری ئەوانەی کە ساق بوونەوە ئەزمموی باشانەیە چاک دەکەن ئەوانە نیشان بدەن هیوای پێ ببەخشرێت چونکە هیوا زۆر گرنگە کاتی هیوا بێچێک دەبەخشیان ناوەکەش لەسەوە ساسەی دانرا سیستمی بەرگری بەرز دەبتەوە ڕوبەڕووی دەبتەوە بەڵام ئەگەر وا تێبگەێنرێت کە ئەو کەسە و نەخۆشیە ترسناکە و ئەگە دەبێتە مردن و ئەو شتانەیە واروها خۆشی لانی ڕۆحی ئیمانی باش نییە زۆر کار دەکاتە سیستمی بەرگریکردن تەمان هەندێک زۆر توێژینەوە ئێستا دەکرێت ینی بە کوردیش دکتۆر ئازاد کتابێکیە لەسەر ئەوانە لەسەر دەروون و دین و دەروون ئەوانە ینی دوعاکردن زۆر کاریگەریە حتا ئەگەر هاتو خودی کەسەکە ئاگاشی لێ نەبی تاوانەوە نازانی هۆکارەکەی ئەوانە لە سەروی سنووری زانستە توێژنەوەی لەسەر بکرێت بەڵێ دەبێ ینی نەخۆشەکە ئاگادار بکرێتەوە بە شێوەیەکی تەندروستی بە شێوەیەکی ڕێک بە شێوەیەکی زانستیانە نەترسێ تووشی با بڵێن ینی داڕمان نەبی ئەوە دەکرێت سیستمی بەرگری بەرز بکرێتەوە وەروە ئازابی بەسەر نەخۆشیەکە تەمان ئەویان لانی دەرونیەکە لەگەر لانی دینەکە لەگەر لانی عیلاجۆکن هەسیەکە تاوکەر یەکترین بەڵێ کەواتە ئەو هیوا بەخشینە بۆی کە توشببووی نەخۆشی شەرپەنجەیە بە تایبەت لەی خێزانەکەی ئەبێت چۆن مامەڵی لەگەڵدا بکرێت چۆن ئەو هیوایە بۆ نەخۆشی ئەندامی خێزانەکەی ببەخشێت چکە ئەمە زۆر گرینگە بە تایبەت خێزان بەرامبەر نەخۆشەکە ینی ئەمە شتێک دەکەین هەندێک جاروێتەوە ئەمە میلەتێکی ڕۆژهەڵاتی زۆر عاتفین پەیوەندی کۆمەڵاتیمان زۆر بەرزە پێویستە ینی نازی زیاتر نەدرێتێ هەز بکە کە کەسێکی ئاسایی بۆی ژیانی ئاسایی ڕۆژانەی خۆی بەڕێ بکات یانی ئەوە خاڵێکی گرنگە تەمانەوەوانە هەموو بەشێکن لە هۆشیاری خێزانی تەمانەمە پێ دەرێن پەروەردەی ڕێنمایی پەروەردەیی یعنی چۆن بتوانانی خێزان پەروەردە بکەی ڕێنمای چۆن ڕفتاری لەگەر بکەی ئەوە گرنگە کەسەکە وا ڕفتاری لە وەکو ئینسانێکی ئاسایەتە هەست نەکە شتێکی ناتەبیعیە و هەست دائیمەن وا بکە چاوی لەسەر و دایکی بگریە و لەولای ئەوانە نەباش ژیانێکی زۆر تەبیعیبی و ئەگەری چابوونەوەشی هەیە و نمونەش هەیە خەڵک چابوویتەوە دەکرێت ئەوانەیشی لەسەر بکرێت بۆ ئەوی مرۆڤەکە بتوانێت ینی بەرگری نەخۆشێکی بکرێت دوایش بەڕاستی ئینسان دەبێت خۆ لەو حالەتانە خۆی تەسلیمی خوایکە و دوعای بکە یعنی ئەوانە زۆر یان توێژنەوەی کرا لە ئەمریکا لە ساڵانی نەوەتەکان دوو گروپ بوون ئەوانە هەردوو نەخۆشیانیان هەبوو کە چاوەڕوانی ئەویان دەکرد ماوەیەکی کورت بمرن سەیریان کردەوە ئەو توێژنەوە چۆن کرا داوایان کرد لە چوونە شوێنەکانی پەرزگاکان دوعا بکەن لە بۆ ئەو گروپانەی کە نەخۆشن بەڵام هەندێک لەو نەخۆشانە لە دەرەوەی ئەو توێژینەوەی بوون دوعایان لە بۆ نەکرا سەیریان کە دەبینی ئیسیزابایە وەڵامدانەوەیان بۆ چارەسەری نەخۆشیەکان زۆر باشترە کەواتە لانی کۆمەڵاتی گرنگە و لانی عیلاجی گرنگە وەروها لانی ڕوحیش گرنگە دوعای لۆ بکرێت دڵی بدرێتەوە چونکە ئەوە ئیبتیلایە خوایەمەی بەسەر کردیتەوە دەبێت ئەو قسانەی لۆ بکرێت دەبێت ئارام بگری دەبێت ڕازوی بە قەدەری خۆ ئەوان هەموو وا دەکات سیستەمی بەرگری نەخۆشەکە بەرز بێ لە کۆتاییشدا زاڵ بێ بەسەر نەخۆشەکە بەڵێ من ئەمەوێت هەر ئەو پرسیارشم لەسەر خێزان بێت وەکو تۆش ئاماژە پێکرد کە پێویستە خێزان تەبیعی نۆرماڵی مامەڵی لەگەڵدا بکات بەڵام بەشێک لە خێزانەکان زۆر سۆزداری ئەبن یاخود عاتیفی ئەبن بە تایبەت دایکان یاخود ئافرەتان کە زیاتر ئەمە بەشێکی ئەم چینەیە دەسەکا بەگریان بەرامبەری یاخود کەمێک سکاڵا ئەکات لە بەشێکیشیان لی دوورەکەونەوە گوا بێت کە ئەو نەخۆشە گوازراوە بێت ئەمە هەردووکی ئەبێت ئەگونجێت یاخود هەردووکی دروستە لە هەردووکیشیا تا چەند کاریگەر بێت لەسەر جۆرونی توشبووەکە و نەخۆشەکە والله ینی ناکرێت هەم نازی زیاد و هەم بێنازیش خراپە چونکە هەندێک جاروەیە کەسەکە پێویستە ینی بیبەنە خەستەخانەی عیلاجی وەگری لە کاتی خۆی پێویستیش ناکە ئینسان خۆی مشەوەش بکە خۆی تێک بدا ینی پێویستە ژیانێکی وەکو گوتم ئەو خێزانە نەدەبێ نازی زیادی بداتێت لەبەر چاوی چکە ورەی دادەبەزی کەورەشی دابەزی ینی خۆتان زانی لە مەسەلەی کۆرۆنای
ینی بەرگری لەش زۆر کاریگەری هەردەمای بەرگری دابەزی کەسەکە بەرامبەر ڤایرۆسەکە ینی ڤایرۆسەکە زاڵ دەبی کەسەکە گیان لەدەستدەدا لەبەرەوە خێزان هەموو ئەندامانی خێزان دەبی ژانێکی ینی تەبیعی سروشتی بۆ دابی بکەن و هەروەها دەبێت لە هەمان کاتیشدا نازیشی پێ بدرێ ینی دەبێت سەرپەرشتی بکرێ و ئاگادار بکرێ ینی گریان لەبەر چاوی بەڕاستی ورەیدا دەبەزێن بە تایبەتی داک یان خێزان یان منداڵ ناکرێت بە شێوەیەک بەڵام دەکرێت کاتەکانی تەمان نازەکان وەبەسمان چێ ینی هەندێک جاروەیە ینی ئەو کەسە پێویستە بە گەشت و گوزارەکە پێویستە ژیانی ئاسایی بکە و پێویستە بچێ عیلاجی ژوەرگریانی ئەوانش دەبێت بکرێت بەڵام بە هیچ شێوەیەک مەسەلەی گریانە یان خەفەتباریە یان هەندێک جاروەیە نەخۆشەکە دەمری بەڕاستی شتێکی زۆر ناشرینە لە تۆڕە کۆمەڵایەتیەکانی ڕسمی لەسەر دەگرن وەکو وایە ینی کابرا چاوەڕوانی مردن دەکەن لە مرد ڕسمەکەی بڵاوکاتەوە ینی تکایە بەڕاستی ینی ڕسمی لەگەر مەگرن وەلێشی گەڕێنی ئەگە سەردانیشی دەکەن سەردانی تەبیعی بکەن نەچن بە عائیلە و بە خێزان و لەوێن دەرێ بمینێنەوە ئەو شتانە لێگەڕن مرۆڤ هەمومان نەخۆش دەبین سەرەتانی زۆرێکە لە زۆرەکانی نەخۆشی و چارەسەریشی و خەڵکەشی زۆر چابوویتەوە ینی لەبەرەوە پێویست ناکە ئەو ترس و ئەو ژینگە نائارامی لۆ دروستکەن کار دەکاتە سەر خودی نەخۆشەکە و فەقیرەی وەروە بەرگریدا دەبەزی و هەست دەکات کە مردنی لێ نێزیک بیتەوە ینی بەڕاستی دەکرێت ئەو شتانە تەمان ئەو بەرنامەی بەڕێزیشتان ئەوە بەشێکە هاوکارە لە وەشیارکردنەوەی خەڵک بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو جۆرە نەخۆشیانەوە دابینکردنی ژینگەیەکی تەندروست و ئارام بۆ نەخۆشەکە. بەڵێ ئەمە شەر ئەمانجمان ئەوەیە کە بتوانین لە ڕێگەی بەرنامە جیاوازەکان یان نارتیەوە هۆشیاری بڵاوکەینەوە یان خۆزانیاری جیاوازەکان بە بینەران بگەێنین ئەمە سەبارەت بە خێزان ئەی لێرەدا کۆمەڵگا چۆن دەور دەبینێت و پێ دوایە کە تۆ کۆمەڵگەی ئێستا لە ئاستی هۆشیاریدا بەرامبەر بە توژبانی شەرپەنجە؟ وڵی وەکو گوتم ینی بەڕاستیە من توێژینەوەیەکم لەبەر دەستدانیوەیە خۆشمان توێژینەوەمان نەکردێ بزانێ چۆنە بەڵام ئەو شتێک کە باز دەکەن تە نابریتێ لە ئەزمون و تێبینیکردنی خودی بەرامبەر بەو شتانە ینی سەردانی نەخۆش ینی لە هەموو شوێنێک وایە سەردانی نەخۆش دەبێ ئاگاداربی خاصن شێرپەنجە کاتی دەرزی وەردەگری بەرگری زۆر کەم دەبێ یان هەر نامێنێ دەبێ ئاگاداربی خەڵک ئەوەی بزانی سەردانی نەکا دەتانی نامەیەکی بۆ بنێریتانی تەلەفۆنێکی بۆ بکەیت دەشتانی ئەگەر لە حالەتی زۆر خۆت پێ نەژیرا سەردانی بکەیت کاتێکی زۆر کەم لای بمێنەوە لە مەسافەیەکی دوور دانیشە بە تایبەتی لە کاتی عیلاج وەرگرتن چونکە تەعەن دکتۆر پێ دەڵێ خەڵک نابێ بچێتە لای ئێمە ماشەڵڵا بە ئەو پەیوەندی کۆمەڵاتیە هەندێک جار لایانی نەرێی هەیە دەبێ ئاگادار بن بەڕاستی ئەو نەخۆشە پێویستی بە ئیسراحەتکردن هەیە پێویستی بە ئارامی هەیە پێویستە ئەوەی کە هەندێک تایبەتمەندی هەیە تاوان دکتۆرەکان دەزانن کە ئەو کەسە نەخۆشە پێویستە خەڵک بێزاری نەکە ئیزعاجی نەکە ئەو نەخۆشە دەبنی ژوورەکەی یان لە خەستەخانەی دەچی پڕی خێ تایبەتی ئێستا ئەگەر ئەهلیبی دەچی لەوێ دادەنیشی خێزان لەوێ دادەنیشن نەخۆش پێویستی بە ئارامی وەروە سنەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم جواب بووە کاتی یەکێک نەخۆشە بەڵێ مافێکی سەرەتایی ئەو نەخۆشەیە خەڵک بچی سەردانی بکە بەڵام بە پێی ڕێنمایەکانی تەندروستی و هەروەها زۆریش دانەنیشی و هەروە ئەگەر کرد قسەی خۆشیرەوە کە تاورەی بەرز بێتەوە نەچی باسی مردن و یان باسی ئەو شتانە بکە بەڵکو باسی شتێکی وا بکە وەکو ژیانێکی چیرۆ بەسەرهاز ژیانی تەبیعی سروشتی قسەی خۆشی لەو بکە بۆ ئەوی کەسەکە ئەو بیرکردنەوەی لا نەمینێ وە خاڵێکی کەش یان هەر پەیوەندی تەمان بەلایانی کۆمەلگاوە هەیە ئەوەندە تەرکیز نێخرە راپۆرت نێخرە سەر ئەو بابەتانە مەسەلەن هەندێک جاروەیە کارەساتەوانە ڕوودەدا باسی ئەو نەخۆشیانە دەکات داتاکان تەنها بۆ کۆکردنەوەی لایک و کۆمنت و ئەو شتانەیە داتاکان حەقیقین باز دەکەن سەر ئەو نەخۆشییانە تووشی ئەو نەخۆشن سەتا ئەوەندە دەمرن و سەد یان دەمریت دەفەتی زیندی بوونە ئەو شتانە نییە ئەوانە بەڕاستی زانیاری هەڵەن پێویستە ناوەندێک هەبی زانیاری دقیق بڵاو کاتەوە خەڵک هۆشیار کاتەوە چوەکو تاک چوەکو خێزان چوەکو کۆمەڵگە. بەڵێ پێم و سەرنجت چییە سەبارەت بە هاوکاریکردنی توژبانی شەرپەنجە لەلایەن خێرخوازان و سەرمایەداران هەروەها ئەو کەمپینەی کێنارتی ڕایگەیاندەوە بۆ کۆکردنەوەی کۆمەک بتوانرێت یارمەتی و هاوکاری توژبانی شەرپەنجە بدرێت؟ جاوەخوا ئەگەر کاری خێرخوازی نەبی وە خۆبەخشی نەبی کوا کەرتی تەندروستی بەڕێوە دەچی زۆربەی کەرتی تەندروستی خەڵکەکەی بە خۆبەخشی کار دەکات بە خۆبەخشی خەڵک پارە دەنێریەوە بە تایبەتی لە زۆر شوێن هەیە خەڵک لە مزگەوتەکان پارە کۆ دەکاتەوە لە بۆ ئەو جۆرە با بڵێن خەستەخانەی هیوایە لە سلەیمانی کە بەداخەوە وەکو هەموو کەرتەکانی کۆمەڵگا کەرتەکانی خزمەت گوزاری لەم کوردستانە زۆر بێنازە تەوان چەندی یانیەت و ئەگەر کاتی
هەم خوا لە قورئانە دەفەرمووە پێغەمبەر صلی الله علیه و سلم باز ئەوەی دەکە کاتێک تو ژیانی تاکە کەسێک ڕزگار دەکەی مهم نییە و کەسە چێ بێ ئەگەر لە مردن ڕزگار دەکەی وەکو وایە هەموو مرۆڤایەتی ڕزگار کردوی لە ینی ژیانێکی نوێت پێبەخشیتەوە بەڵێ کارێکی زۆر گەورەیە ئەوە ئەزر و پاداشی تەنها لای خوددایە تاوان لە ڕووی دەرونیەوە ئەو کەسە کاتی پارەی دەدا حەز بە ئارامێکی زۆر دەکات و لە هەمان کاتیشدا ئەو کەسە دەبینی چێتە خەستەخانەی چا دەبێتەوە خەڵک بەڕاستی ماناوێ کۆمەلگایکی هۆشیارمان هەیە بەڕاستی ئێمە کۆمەلگایکی هۆشیارمان هەیە لە نای خزمەت ینی خێرخوازی و یارمەتی و هاوکاریکردن بەڵام بەداخەوە دەستگا حکومیەکان لە واستەدانینەوە دەست خۆشیان لێ دەکەین ئینشاءالله هەم لە دنیا هەم لە قیامەت بەرهەمی ئەو خێرخوازەی دەبینین کە یارمەتی ئەو جۆرە کەسانە دەدەن دەستیان خۆشبی خوا پاداشیان داتەوە لە دنیاەوە هەروەها لە قیامەتیش. بەڵێ ئێمەشە هیوایان خوا پاداشتان باتەوە و هەروەها خوا توژبانی شەرمەنجەش بات و لەو ئازار و ناڕەحەتیە ڕزگاریان بکات. سەبارەت بە ئەو کاریگەرە سلبیانەی کە لەسەر توژبانی شەرمەنجە هەیە ئەمە زۆر لە ئاکامی بیرکردنەوەیە یاخود دروستبوونی وەهمە کە خۆیان لە ئاکامی زۆر بیرکردنەوە وەهم دروستەکان. آخر نەخۆشەکە تەمەشاکە تاکە تەمەشای ئاستی ڕۆشنبیری کەسەکەیە. مثلا مامۆستا شەمال خۆعافی کە کاتی تووشی ئەم نەخۆشیە بخوا بەسەری کردەوە قسەیەکی جوانێک گوتی تا ئێستا قسەمان دەکرد ئێستا بە فعلی ئەمە خۆمان تەطبیق دەکەین یعنی ئاسی هۆشیاری کەسەکە زۆر گرنگە ئاسی ڕۆشنبیری کۆمەلگا زۆر گرنگە هەندە جاروێ تەمان لەگەڕ عیلاجی بابڕێن کە لای نوژداری طبی وەردەگریچێتە لای دکتۆری پێویستیشە بەڕاستی یەکێک لە ڕێنمایکاری دەرونی پسپۆر ئەوانەی وەسەلا من هەمانە زانکۆی کۆیە بەشی کلینیکە سایکۆلۆژیمان هەیە گەنجێکی زۆر تەخەڕوجیان کردی ئەوانە پێویستە بەڕاستی هەم هۆشیاری خێزان و هەرمووە هۆشیاری بە کەسەکە ببەخشی و ئاگاداری بکاتەوە دەربارەی ئەو نەخۆشی چونکە زۆر بەمان کاتی دووچاری ئەو نەخۆشی دەبن خوانەکە ئینشاءالله ینی نازانین چۆن ڕەفتار بکەین بە تایبەتی لە سەرەتای تووشی سەدمە دەبی ئەنی کابرا گەنجە تەمەنی جوانی هەیە و هیواکی زۆری لە ناکاو پێدەڵێن ئەو نەخۆشی و ئەوەی ئەو چەمکە هەڵەی لە ناومێشی هەیە کە ئەو نەخۆشیە چارەسەر نییە لەبەر ئەوە دەبێت ئەو کەسە هۆشیار بکرێتەوە دەربارەی ئەو نەخۆشیە کە چۆنەوە چۆن ڕەفتاری لەگە دەکات و پێشی بگوترێ بە خاصە ئەگەر هاتوو بە تەمەن بیان ئەگەر هاتوو منداڵ بی تۆزێک کێشەیە دەبێت ئوسلوبێکی تایبەتی هەبی لەگەوی ڕەفتار بکەیت دەبێت تێبگەینی ئەو نەخۆشی هەمووی مردن نییە وهروها مردنیش هەمووشمان لە کۆتاییدا دەمرین بە هەر شتێکی بە حادسەی سیارەبی منە خۆشی بی لەبەرەوە زۆر گرنگە ئەمە بەڕاستی ینی ئەو جۆرە نەخۆشیانە لە هەمفرات چارەسەری دەکرێن ینی لەلایەنی دەرونی پێویستێکێکی لە ڕێنماییکاری دنیا چارەساری دەرونیان سایکاتریستەکان ئەوانە ڕێنمایی پێبەخشن لە لایشکەی خێزان لە لایشکەش دەرمان و شتەکان و لە دوای ئەو کەسە خودی خۆی تەمان ئاستی ڕۆشنبیری کەسەکە زۆر مهمە تەمەنی زۆر مهمە ڕەگەزەکە زۆر مهمە ئەوانە هەموو گرنگن لێ پێویستە یعنی من ناکرێت بێم بە تایبەتی ئەو تاکە کەسە دەبێ وابی دەبێت بیرۆکە هەڵەکان هەندێک پێ ڕاشنال فەوت ینی فکرەی نامەنتەقی ناهەڵا مەسەڵەن درێ لۆ خواوای لە منی کرد لەو هەموو خەڵکە زیاتر هەندێک قسە دەکرێ شتانە ئەوانە بیرۆکەی هەڵەن دەبێت ڕاز بکرێنەوە دەبێت چاک بکرێنەوە دەبێت قسەی لەگەر بکرێ بەڵێ بەو شێوەیە دەکرێت بەسەر ڕوبەڕووی نەخۆشەکە ببینەوە. بەڵێ دکتۆر ڕێکردنەوەی سیستەمی ژیان بۆ ئەو تاکانێک کە ئێستا هەم توشبوون هەم ئەوانشی کە خەریکە نەخۆشیەکە تێ ئەپەڕێنن گەڕونکردنەوەیەکمان لەسەرەوە بۆ بدەی و هەروەها ئەبێت چۆن بێت چۆن ڕای بکرێتەوە هەم پێش ئەوەی کە تووشی نەخۆشیەکە ببێت. وڵی جا و نەخۆشیە بەڕاستی خۆ هۆکاری زۆرە کەس نازانی هۆکارەکەی هەندە جاروەیە هۆکاری خواردنە هەندە جاروەیە جستەی مرۆڤ خودی خۆیتی هەندە جاروەیە ویراسیە ینی ناکرێت مەسەن هۆکارەکەی بزانی چیە بەڵام ئەوەیە ینی کاتی ئینسان ئەو نەخۆشیەی مەسەن دووچار دەبی گوت وەکو گوتمان لە ڕوبڕبوونەوەکەی لەو سێ ڕەهەندانە دەتوانێت چارەسەر بکرێت و هەروەها ئەو کەسانش کە چا دەبنەوە پێویستە وەزارەتی مەسەن ڕاگەاندن وەزارەتی با بڵێن پەروەردە وەزارەتی ئاوقاف وەزارەتی ڕاگەاندن و ڕۆشنبیری و ئەوانە و پێکەوە ینی هەندێک بەرنامە لەسەوەی دروستکەن ئەوانەی کە چابوونەوە وەکو نمونەیەکی زیندوو نیشانی ئەو کەسانە بدەن کە نەخۆش دەکەون کە هیوایەکی تەواویان پێبەخشی و ئەو مرۆڤانش ینی هیچ ینی پێویستیان دەکرێت بەرنامەیەکیان بۆ دابنێت دووبارە ئامادەکرێت لە ڕیهابیلیتیشن دووبارە ئامادەیان بکرێت بۆ ناو کۆمەلگا
چونکە بەڕاستی ینی لە ڕووی جستەیەوە حتا لە ڕووی ناوەوەش تو تەسەور کەسا خوانەکە کسێکی گەن تووشی ئەو نەخۆشیە بیتن دوای چاپ بێتەوە ڕەنگە دەرفەتی پێکینانی ژانی هاوسەری تۆزێک ناخۆشی چونکە خەڵک وە دەزانی ئەو تووشی ئەو نەخۆشی وێتی دوش دەبتەوە دەمری ئەو شتانە پێویستە ئەو هەمانە هەم لە لای تاک هەمە لای کۆمەلگە بۆی جارشکە ژیانی ئاسایی خۆی دەست پێ بکاتەوە و هەروەها خەڵکەکی زۆری چابووتەوە و هیچ کێشەیەکیش نەبووە لەبەرەوە پێویستیشە یعنی گرنگترین خاڵ ئەوەیە ڕۆشنبیری تاک و کۆمەلگایە ئەوش لە ڕێگای ڕاگەاندن و بەرنامە تایبەتەکان دەکرێت. بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر خالید ماریزی پسپۆڕی دەرونی مامۆستای زانکۆ سپاس بۆی لە تۆریەکەمی بەرنامەی بانی باشکوردستان لەگەڵ ئێمەدا بەشدار بووی بۆ زانیارەکان شت سپاس.